وەختتان وەخێر. هۆرەیەک بووتم تۆزێ دڵتان دامرکێت و تۆزێ بگرین. ئەم حکوومەتە ئیقلیمی کوردستان و ئەحزاب منتەسەب بە کوردە منە خەنۆ بیرە داستانە کەسێک بەناوە عەلی خوسەخوەر. خوسە یانێ پەژارە. ژێ کابرای لەو منتەقەی جافایەتیە بوو ناویان نیا و عەلی خوسەخوەر یعنێ پەژارەخوەر لە خۆی وە پەژارەی دنیای ئەخوارد. ڕۆژێکیانە هاتە ماڵەکەی بە ژنەکەی وتی ژنەکە سفرەکە داخە و نانم بۆ داکە ئەمڕۆ هیچ پەژارە و خوسەیە نەوگە بیخۆم. ژنەوە دەمە نانداکردن و نانی بۆ داکرد و ئەویش خەریک و تیکەی ئەگرت وتی خەوەرت هەز ماکەرەکەی ماڵی فڵانی زاگە و جاشوێرکەیەکی بووگە نەکلکی هەز نەگوێی هەز. نەقڵە عەلی خوسەخوەر لقمەکە یا پارووەکە بەدەستیوە وشک بوو وتی لایوە ئەمڕۆ پەژارە و غوسەم لە گشت زەمانێ فرەترە. جاشۆلکە گەورە بوێتە کەر و بیوەنە کاروان و لە منتەقەی مایەش تا بچەقێتە ناوە هەڕەگ یعنی قوڕ. نەکلکی بوێت دەری بێری و نەگوێی بوێت دەری بێری. غوسە لەمە گەورەتر هەز. خەڵکە ئێمەش لە ژێرە فشار و بمبارانە میدیاییە لە نەبوونە کەسایەتی واقعیە کوردیە گشتی وەکو عەلی خوسەخوەری پێهاتکە. یا ئێشێ وەکو کەریم تەڵخەک وەکو عنتەر هەڵبخات و تەڵخەکی بکات و مەلیژەکبازی دەربێرێ، یا ئێشێ وەکو عەلی خوسەخوەر دایمەن خوسە بخوا. من گەرەکم بوو نەوحەیەکی شیعەتان بۆ دابنێم وتم لێ تێناگەن. با وەکو ئەوەی کە نەوین و ئەم و سنەمای ورد و عام ئێمەش هۆرەیە دابنین تۆزێ بگرین بۆ ئەو ملپان و خانەوادەکەیە کە کوژریاگن لەم ماجەرا. و ئەمما ماجەرایەک کە تا حەدێکی فرە و ئەم ڕووداوە تا حەدێکی فرە و کنشگەلێکی مختلفی لەلایەنە حکوومەتە هەرێمە کوردستان و دروست کرد بە تایبەتی بنەماڵەی تاڵەبانی. فارس پەندە پێشینیانێکی هەست ئێژێ کی دەرکرد اون کە خەبەر کرد. ئێژێ کێ لێ قۆمیا و لێیدا وتی بۆگەنی و فەزاکەی گرتگە هەر ئەو کەسە و گەسەوە خەوەرەکەیدا. ئەمەی کە ئەوە هەڵئەخەن و دائەخەن و فڵتەفڵتەکەن و کەفەچەرێنن یا کارە خۆیان داگیانەوە دا و وتگیانە دەسێکی پیا بێرە، یا داستان شتێکی ترە کە من ئیستە بەحسیەکەم. با من سەرەتا کۆمەڵی شت باسکەم کۆرنۆمەتری بۆ ئەوانەی کە خەڵکە ئەوامن و خەڵکە ئەوام ئاگادارم مەسائل نییە. ئەنچە کە پێژن فەلسەفەی سیاسی چەندین کۆڵەکەی هەز کە من کۆرنۆمەتری لە دنیای غەرب و ڕۆژئاوا بۆتانی هەڵەبژێرم. تۆ هێریاکلیتت هەز، سۆقراتت هەز، ئەفلاتونت هەز، ئەرستود هەز، پاشان سیسیلیۆنت هەز، پاشان ئاگوستینە قدیست هەز، پاشان تۆماس ئەکیۆنیاست هەز، پاشان ماکیاوێلیت هەز، پاشان تۆماس هابزت هەز و پاشان بودۆنت هەز یا ژاک بودۆنت هەز. ئەوەی کە ئەمڕۆ پێ ئێژن فەلسەفەی سیاسی یعنی چۆنیەتیە داڕشتنە جامعە، چۆنیەتیە وەزیفەی حاکم بەرامبەر بە مردم، وەزیفەی خەڵک بەرامبەر بە حاکم، و ئەوەی کە تۆ لە ئەنواع و ئەقسامە حکوومەتە بەحسیەکەی لە زەمانە ئەفلاتون و لە زەمانە ئەرستۆ تا بە ئیمڕۆ هەمانە و بەحس کریاگەن. ئاخێزە کوردەوانە سەربەخۆ بەناوبانگە لەوەی کە معتەقدت جەهانە کوردیەک مەوجودە کە بە پێچەوانەیە دنیای غەرب نظامە ئینقیادیە جودۆ کریستیانەتی یا نظامێک کە بە تەلفیقێک لەگەڵ یۆنان هێلنیزمە یۆنانە و بازووی ئیمپراتوریەتە ڕۆم شتێکی دروست کردە بە ناوە سوڵتەیە جودۆ کریستیانەتی. ئەوەی ئاشنا بێ بە مەتنە فەلسەفی بە تایبەتی فەلسەفەی سیاسی ئەزانێ مەقولەیە جاستیس مەقولەیەکی مهمە
لا متفكرين غربية كقرتي جانا سدسو بزانا إما جاستيس مان بعدالة العربية ترجمة كرقسو عدالة لناو متن إسلامية قستي ناوى عدالة لمسيحية تشتيكي ترى عدالتك ليونان بحثي أكريد تشتيكي ترى كتاو جمهورية أفلاطون بدسبي كردن تعريف عدالة دسبيكا عدالة شيء عدالة كولكية أوشتسا كلا دنياي غربة حكومة سلسلة مراتبي يا هيلارشي مشروع أكاد بويتو وقتی گرکت درک دنیای مدرن بکی اشی بفهمی که انچی که پی ایجن اخلاق که لسر مقوله عدالة اویسید چه لمنظر حبزو چه لمنظر جرمي بنت حامو وأخلاق يوتيليتارياني چه لمنظر إيمانويل كانتو وأخلاق نتيجة قرائي چه لآخرين ورجن الليبرالي بناو پشت پرده بخوریه جان رولز لسر مفهوم عدالة كربتي بحاكمية ساختار حكومتي هاز أدويت بزانا أمريكا فيربوغي جي ديمقراسي مانغرك وديمقراسي مانغرك وديمقراسي مانغرك أما فرياد دي بأوي كبزانيت ربتي بمقولية عدالته هاز أغي أفلاطون لما قوليكا كبحسيكا وادس بيكات لقفتقوي نيوان صغرات وعديكي ترى كعدالة شيء أوان عدالة يكم جار بأدا كردن دين برامبر بأبي تر تعريفة كانوا لقفتقوا صغرات أما باطلكاتو أوان تين همان نزرقي سوفستايان بحثا كان كعدالة شتيكني بيشغل مجموعة قوانين كحكامان دايئنين أبيش باطلكاتو يا أويك عدالة برامبر بخودية هرچی كخلقي خومان حزيبي بكا أما شتيكي عادلاناس و أو شتيكي إما توافقي لسرابكين لسر أو يك بقرين بيجين عدالة صغرات أميشا ردكاتو يا بقولي أفلاطون أميشا ردكاتو لما نزر أفلاطون عدالة بريتية لميك من خزمتان إجمي أغاية أفلاطون معتقدة كبشر سي قوي واتية قوية تعقل يعني بير كردن كجيجي والا مغزى قوية الشهوة كجيجي والا ناوسكا أو كبا عصب بقاوي نان خواردن وتوليد مثل كردن وحزب لذة كردن وأمانة قوية كيز بناو قوية غزب والد الله أوي كتو حزكي خود ديگران سرتر بزانيتو قولة تربيتو حزب دا صلاة وأمانة بكي أما قوي غزبك والد الله عدالة شيء لمنزر أفلاطونو بالانس نيوان الشهوة غزب وأقل إنساني كأتواني أمسي بالانس كا حيتشي كيتر بسر أويكي وزالموي أرستوش ليو دايجي عدالة شيء عدالة عبارة دز أويك حرشتيك بوجيجي خوي دابن ريد يعني نا عدالتي أوسا لحق أوانيك إيشي عدالة بكري نا عدالتي بكري لحق أوانيك إيشي نا عدالتي بكري بعدالة رفتار بكري يعني خلق لايق أوسا كبوي دروس كرياك أما عدالة أما أساس نوع حكومته كدنياي غرب لسريدان لياك أما جهان كردي شكليا بزن لما قولي أفلاطون بحثكات كإيمت شوار بهاي قورمان هس يك عدالة دو حكمة فرزانگي تيجيشتوي داناي سي دليري بيباكي شهامت شجاعت وبويري چوار دان بخودانان و پاراستن سقام كوملغا وكوملغاي بشري افت أفلاطون معتقدة بيجغل عدالة أو سي كي تربو سيجي لخلقاتك
جيل أول فرزانگی دانایی زانایی بو حاکمان هاتکە بۆیە تا دنیای ئمڕۆیش کەسێک کە ئێشێ بڕوات فەرمانڕەواییە خەڵکی بکات ئێشێ دانشگاهێ مەدرەکێکی پێداوێت ئێشێ سیڤیەکی بووە کە نیشان بام ئینسانە دانایی هەست تەواوە ئەوەی کە ئێوە لە ڕەدە فڵان حاکم تێرینیەوە سە بێسەوادە یان دانایی نییە. مەقولەیە دووەم ڕەبتی بە یاران هەست یارانە فەرمانڕەوایان یا سەپاهیان یا لەشکریان کێشێ شەهامەتیان بوێریان بوێ. مەقولەیە سێوەم ڕەبتی بە خەڵک هەست خەڵک ئێشێ عیفەتە عمومی بوێت خۆڕاگەر بێ سەقام بپارێزێ بەڵام چمکە ئەوەڵ کە عیداڵەتە ئێشێ بەسەر هەرسێکەیانە بڵاو بوێتەوە بەسەر هەرسێکەیانە. جەهانە کوردی بە پێچەوانەی دەسەڵاتی سەرەوە بۆ خوارەوەس لە جەهانە کوردیە ئێمە مەقولەیەکمان هەزناوی عیداڵەت نییە بۆیە ئێمە ئەم وشەمانە نییە لە زوانە خۆمانە ئێمە قستمان نییە لە زوانە خۆمانە ئێمە جاستمان نییە لە زوانە خۆمانە ئێمە لە زوانە جافیە لە زوانە سۆرانیە لە زوانە هەورامیە لە زوانە کرمانجیە مەفهومێکمان هەست بەناوە بەزەیی باشترین ئافڕاندن. بۆیە ژنە ئێمە وەختێک ئاوسەوێ ئێژن دووگیانە دوودانە گیانی هەست نایژن حامل هەست نایژن حەملی هەست نایژن پریگنەتە. لە ئینگلیسیا تۆ وەختێ ئەزێی بەیبی دلیڤەر ئەەکەی مناڵ دلیڤەر ئەەکەی یعنی ئەیدەیتە دەرەوە ئەو سافارسەکان هەیە و بەچە پەسەندەختە یعنی مناڵی خسکەسەوە. دوو لە زوانە فارسیا ئێژن حاملە یعنی ژنێکە حەملێکی وابێ بارێکی وابێ ئەمە نگاهە کالاییکردنە بە ئینسان. لە زوانە جافیا کاورا دووگیانە و وەختێک گەرە کێسی ئەم مناڵە دەربێرێت و بە دنیا بێرێتی پێی ئێژن زاین. پاشان وەختێک ئەزێت مناڵێکی کە ئەوێ ئێژن کاورا کوڕێکی دی کەنیشکێکی دی ڕسمیەت پەیاکردن ئەم ئینسانە بە دیتن ئینسانەکانی تر معنا بەیاکە دی. بەڵام لە فارسیا ئێژن فارغ بوو یعنی ڕزگاری بوو ژنەکە ڕزگاری بوو لە چی لە حەملەکە. ئەمە جیاوازیە جیهانەتەوە تەکە جیهانە جودۆ کریستیانەتی ئەدیانە ئیبراهیمی دەرەخات. ئێمە عیداڵەتمان نییە ئێمە بەزەییمان هەست بەزەیی بەر لە هەر شتێ تەکتەکە مردم ئەم سەرزەمینە ئێمە ئێشێ فێرە بەزەیی بوێ تا هەڵس و کەوتە نێوانە ئینسانەکانی تر بتوانێت ممکن بکات. هەر بۆیە ئەوەی کە ئینسانە کوردیە لە بەزەییەکا کە هەسی هەم فێرە حکمت و دانایی ئەوێ هەم فێرە بوێری و شەهامەت ئەوێ هەم فێرە سەقام و دان بە خۆداگرتنە ئەوێ. تەمامە ئەمانە لە ناو یەک نەفراکۆ ئەوێتەوە. بۆیە مەسئلەی کورد ناڕواتە فاقە بەڕەسیکردنە چۆنیەتیە حکمڕانی و فەرمانبردن. بۆیە ئەو اتفاقەوە لە دنیای غەربا ئەکەفێ لە لای کووردا ناکەفێ. کارێکم بەوە نییە کە بەعدەن ئێمە ئاوس بەچی ئەوین بەڵام من ئەمانمەوت تا فەرق دنیای کوردی تەکە دنیای جودۆ کریستیانەتی هەلێنیستی و مەسیحیا تێبگەین ئیسە بێمە سەرە نوکتەیەک. ئەنچە ئێوە تحتە ناو فۆرموڵە دموکراسی ئەیوێنن بزانن ئەفلاتون 4 حاکمیەت هەڵەبژێرێ: تیمۆکراسی، ئۆلیگارشی، دموکراسی و حکوومەتە توورانی کە بە ئینگلیسی ئەوێتۆ تایرەنت ستەمگەری. ئەوەی کە تۆێژی ئێران و تووران لەگراوەتیت. ئەمە لە فەرهەنگە ئێمە مەوجود نییە.
كليو دو على دڵیشی و مۆنارشی و ئاریستۆکراسی و ئەمانە چێتە دەرەوە. ئەمە نکتەیەکە لەگرا مهمە و ئێوە ئیشێ بیزان نەمەسە. بزانەوەی کە هەڵەگرێتەوە لە دنیای غەرباژیەوە من سیتیزنشیپیم وەرگرتووە لە بریتانیا و ئەتوانم ببم بە نوێنەر پارلەمان. کاکەمانە خۆ دەستەبەندی کریاگەن لە حازە ئەرەستووە. 400 ساڵ بەر لەدایک بوونە مەسیح. 5 نوع دموکراسی موجودە. دموکراسیە کە لەسەر بەرابەریە مطلق ئەوێسیە فەرق نێوانە برسی و فەقیر و پوڵدار و بێپوڵ موجود نییە بەڵکو ئەسڵ بەرابەریان گەرە کەمە دموکراسیە وڵە. دموکراسیە دووەم دموکراسیەکە کە بە گوێرەی هەبوونە دەسەڵاتە مادی تۆ حەقی بەدەستهاوردنی پۆستی حاکمیەتیت هەست. تا کاتێکیش ئەم دەسەڵاتە مادیەت ئەوێت ئەتوانی لە سیاسەتا بەشداری بکەیت. دموکراسیە نوع سەوەم دموکراسیەکە کە تەمامە کەسانی کە لە حاکمیەتا بەشداریەکەن ئێشێ یا کوڕی کۆیلە نەبوو بن یا کوڕی بێگانە نەبوو بن. دموکراسیە چوارم مهم نییە تۆ کوڕ کۆیلەی یا کوڕ بێگانەی. مهم ئەوەسە تۆ شارومەندە وڵاتێکی. لەگرا تۆ مهم نییە قانون مهمە و ئەسڵە قانون حکوومەتەکە. دموکراسیە پەنجم دموکراسیە کە حکوومەتە ستەمگەری لێ تێتێ دەرەوە. حاکمیت نە ئەز ئانە قانونە بەڵکە حاکمیت لە ئانە توودەیە مردمە. بۆیە دەوڵەتە ئێرانی هەر وەختێک کێشەیەکی بۆ دروست ئەوێت ناگەهان و ئۆتۆبوس خەڵکە ڕژێنێتە ناو خیابان. ئەمە پێ ئێژن مەشروعیەت گرتنە لە خەڵکی. دەوڵەتە ئێران دائیمەن ئەم خیابانانە پڕەکە. تێگەیشتنە لەمەی کە چەند نەفەر لەم مردمە لەم خیابانە مەوجودن ئەمە داستانێکی تری هەست. تۆ ئێشێ بزانی شار چۆن دروست ئەکرێ مەراکزە شار چۆن دروست ئەکرێ مەیدانە ئەسڵی شار بۆ دروست ئەکرێ و بۆ مؤسساتە گەورەی حاکمیەتی لە ناو مەیدانە ئەسڵی شارە دائەنرێت و بۆ بەپڕکردنەوەی جەمعیەتێکی 50,000 نەفەری بە ئیجادە ئەم تەسویرە کە ئێمە ئاها دەکەن لە زلانە ئەم مردمە مەنەواتەکە تۆ نەمایشە مەشروعیەتە دەی. ئەرەستوو لەگرا بەحسە داستانێکە کا بۆ مەعنا کە تۆ ناتوانی ئەوامە مردم بێ بەش بکەی لە دەسەڵات. ئەوامە مردم بێ ئەقڵە ئەوامە مردم کاری بە سیاسەتۆ نییە ئەوامە مردم دەنگی نییە وەرێ ناوێ مەطلقەنیش دووری کەی تۆ لە دەسەڵات بێن کارێ بکەی. ئەویش ئەمەسە تۆ تەبەقەیە فەرمانڕەوایەک دروست ئەەکەی کە ئەم تەبەقەیە فەرمانڕەوا ئیدەیەکی کەمن بەڵام ئیجازە ئەدەی خەڵک لە نێوانە تەبەقەیە فەرمانڕەوا هەڵبژێری. وەکو چی؟ وەکەوەی کە تۆ لە نێوانە نێچیر و مەسەلەن مەسرورە هەڵبژێری. بژاردەیەترێکە نییە. تۆ لە نێوانە پاڤڵ و قوباد و کوڕەکانە فڵانە کەس هەڵبژێری. تۆ لە نێوانە ئەحمەدی نژاد و تاجزادە هەڵبژێری. تۆ لە نێوانە ڕەفسنجانی و ڕئیسی هەڵبژێری. چون تۆ ئەقڵە ناگا بەوەی کە دەسەڵات گریتە دەسەوە یا تەشخیصە خاص و خراوبی. تۆ ئێشێ یە تەبەقە دروستکەی بەناوە تەبەقەی حاکمە. تەمامیەتە دەسەڵات و ئیمکانات بۆ دانایی و ژیربوون و مدیریەت بخێتە دەستی ئەم تربیەت بوێت بە خەڵکی ئیجازە بەی بە سنووقت دەنگدان یەکێک لەمانە هەڵبژێری. ئەمە تقریبا تەمامیەتە ساختارە دموکراسی جیهان ئەمڕۆس یا بە تەحەزب یا بە مردمەوە. تۆ لە ئەمریکا حزب جمهوری خواهت هەست حزب دموکراتت هەست. کانونە قدرتت و کانونە پوڵ لە لای ئەمانە جەمبووگە تۆ هەڵبژێری نوێنەرە دموکرات یا نوێنەرە جمهوری خوا. لە بریتانیا شەروە تۆ یا حزب محافزەکاری یا حزب لەیبری. لە فەڕەنسای شەروە لە جمهوری ئیسلامی شەروە. پس ئەمانە مەقولاتە جەدیدێک نیەن. سوعالە گەورە ئەمانمە گشتی وت ئەمەسە قەشرە فەرمانڕەوا لە ناو کوردا کێ دروستی کردە؟ کێ دروستی کردە؟ کێ قازی محەممەد دروستەکە؟ کێ قاسم لو دروستەکە؟ کێ عەبدوڵڵا ئۆجالان دروستەکە؟ کێ عەبدوڵڵاهی موحتەدی و سەی ئیبراهیم عەلیزادە دروستەکە؟ کێ بنەماڵەی یەهودیە مەسعود مەسەفا دروستەکە؟ کێ بنەماڵی یەهودی جەلال تاڵەبانی دروستەکە؟ کێ دروستیانەکە؟ چون زاهرەن ئێمەیە کورد ئیستە بژاردەیەکمان نییە ئەمانە تەبەقەیە حاکمەیە ئێمەیە کوردن.
سؤال كي ام طبقي حاكمه دروزكا امانه لناو مشتومر كوملايتي ايما لحصوران وداچونيكا بو جيجن بسروت لنشاندان حكمة فرزانگيا نشان ينداغك انسان هاي عقليكن امانه بميرات لپیگەیەکی گەورە و ئەمیانە هاورگەتەکی خۆیانە کێ ئەمانەی کردگەسە تەبەقەیە حاکمەیە مەردەمە کورد من ئەم گشتە سوغرا کوبرامە کرد چون خەڵکی وەختی ناوی ئەرستو و ئەفلاتون و فەلسەفەی سیاسی تێری گەوجە بێت وەزەن شتە عەجیب و غەریبێکە بۆ ئەم خەڵکە گەوجەکەن کێ گەوجیەکە هەر ئەرستو 3000 ساڵە پێش هەڵەگەڕێتەوە بەحسە ئینقلاباتەکە شۆڕش ئەکا لەناو حکوومەتەکانە دوو شت هەڵەبژێرێ بەناو ئەوەی کە ئەوێتەوە عاملە شۆڕش لێو دوا بۆ خاتری وەی حکوومەتەکان تووشە شۆڕشنەوەن فۆرمۆڵەدا فۆرمۆڵە ئەووەڵ هەر حاکمیەتێ ساختارەکەی هەر جۆرێکە دەبێ خەڵکەکەیشی بە گوێرەی ئەو ساختارە دروستکات مثلا ئەگەر حاکمیەتی ئۆلیگارشیە خەڵکەکەی ئێشێ تربیەت بکری لە ڕاستایە بە ڕسمیەت ناسینەوە لە ئۆلیگارشی ئەگەر دیمۆکراسیە ئەگەر ئاریستۆکراسیە ئەبێ خەڵکەکەی لە ڕاستایە قبولکردن حکوومەتە ئاریستۆکراسی تربیەتکە ئەمە بەرەگرێ بەچی بە شۆڕش مارکس لە مەقولەیە تبینکردن جهان سرمایه‌داریە کە تەوزیح هەدا چۆن جهانە سەرمایه‌داری و بە چە ڕابەتەیەکێژن ڕابەتەیە سەرمایه‌داری بەحسە ئەوە ئەکا کە یەک تۆ ئێشێ مردمێک بێ هەمە چیزکەی لە کناریان مردمێک هەمە چیزدارکەی ئەم مردمە بێ هەمە چیزە تەکە ئەم مردمە هەمە چیزدارە لە جێگەیەکە ئێشێ یەکتری بوێنن کناوی بازاڕە ئەم بازاڕە ئێشێ مەجال بخورقێنێ کە ئەم دووە ئازادانە هەمە چیزدار بێ هەمە چیز بسێنێت یعنی یا مقطعی بیسێنێ یا دائمی بیسێنێ لەگرا ئێشێ سامانێک موجود بێت کە تا دائیمەن تەولیدی سامان بکا و بگەڕێتەوە ناو چرخەی بەرهەمهێنان بەڵام ئەمانە بە تەنها شرایط مکفین شرایطێک کە دنیای سەرمایه‌داری تێڵەتەوە چییە؟ دووشتە چ شتێ ئەمە ممکن ئەکا دووشتە یەک حاکمیەت و یاسای حاکمیەت کە زۆری وا لە پشتا دوو ئیدئۆلۆژی بزانە چی باعث بووگە ئێمە ئێمڕۆ پێمان وابێ ساڕوخێ داگیە لە کەنیشکێ کوشتگێسی لە هەولێر 6 مانگێسی وەکو عەلی ئەسقەرە کوڕە حسەینە بن ئەبی تالب و ئەمانە خەڵکە سڤیلن لە کاتێکە خودە پێشڕەوە دزەیی یەکەم ساڕوخە لە مردمە کوردی داگە تازە ساڕۆخی کیمیایی گازە خەردە لە ئەم حیزە چی باعث بووگە ئێمە وا فکرکەین؟ ئیدئۆلۆژی ئێمە بۆ لە بندەسە مشتێ سەخیف دانیشکین قسە ناکەین لەبەرەوەی خودە ئەم سەخیفانە ئێمەیان وا گەورە کرد گە بزانە ورد و دەرسی ئێمە ێژین کورد زۆری نییە کورد بێباوکە ورد و دەرسی ئێمە ژین وڵا ئێمە شەڕە دنیامان پێ ناکری ئێمە ژێر دەریاییمان نییە ئێمە شەڕە دنیامان پێ ناکری ئێمە درۆنمان نییە بابا تۆ چ کارەی تۆ کارشناسە نظامیت تۆ ژنەڕاڵی تۆ کی کی ئەم پاساوانە تێری تۆ کی ئەم پاساوانەی فێرە خەڵکی کردگە حکوومەتە هەرێمە کوردستان حکوومەتە هەرێمە کوردستان ئەقڵی نییە دانایی نییە خۆی دروست نەکردگە پێگەی خۆی نییە ئێشێ خەڵکەکە لە خۆی کەرترکە متوەجێ بووین خۆ ئەگەر لەمە تێگەین ئیسە من تێمە سەر سوالات موشەکێ لەلایەن سپای پاسداران و تەقیاگەوە هاتگە بەرەو هەولێر ئیستا ئێمە مخالەفەتمان چییە مەوزع گەرەکمانە بگرین بەڕاستی پێشێرکردن سەروەری خاکە عێراق لەلایەن دەوڵەتێکی تر و کارێکی نایاساییە بێ ئەخلاقیە ئەی چی ئەمە حکوومەتە کوردیە بەڕاستی دەوڵەتە ئێران دوژمنە کوردە و دوژمنە دزەییە پێشڕە و دزەیی با ئامانە لە یەکتری و تەفکیکەین کاکە تۆ مەگەر عێراقی نییە ئەگەر تۆ عێراقیت ئەو جامنەوەمە ئێرانی ئەگەر تۆ عێراقیدا تۆ کورد نییە تۆ عێراقیت وەکو حکوومەتە هەرێمە وەکو چۆن حکوومەتە هەرێم پاساوتێر تۆ کاکەی من لە ڕووی یاسایی و عێراقین
حکومەت هەرێم تۆ لە ڕووی یاسایی و تۆ عێراقیت ئەگەر تۆ عێراقیت دەسە دەوڵەتە ئێران خۆشوێ ڕۆژی دوو موشەکە کاوە قمتان بۆ چون من ئێرانیم ئەگەر من ئێرانیم من حەزەکەم بەوەی کە ئێران دایکی ساحەوی عێراق بگێت بۆ لەبەر خاترەوەی عێراق پەلامارە ئێرانی داگە خوێن وا لە بینمانە 2 ملیۆن نەفەر ئینسانتان کوشتگە دەڵە دزیەکانتان لە محەمبەرە تا بێن بۆ دیارە ئەمە خەتا بە ئێرانی و عێراقی بوونتان ئێوە عێراقی نیەن ئەها من ئەگەر ئێرانی وم لەسەر ناسیۆنالیزمە ئێرانی ئەوێسم ئێژم دەسە دەوڵەتە ئێران خۆشوێ چێوە کاتە قمتان لە عێراقا تعرفمان خۆ نیەتە کێکتریا شەرم ناکەیت خۆ تۆ بەگە نایژی تۆ عێراقیت بزان ئاغاگیان سەدام حسین ڕئیس جمهورە عێراق بوو داری کردە ڕۆحە دەوڵەتە ئێران هەمان عێراق بە جەمعیەتی زیاتر و بە پارەی زیاتر وا لەژێر دەسە ئێوە بووگن و حیزە دەوڵەتە ئێران لنگتان کردگەس و دەوڵەتە ئێران حەچیشەوە سوارتانەوی سەدام حسین عێراقی نەبوو ئێوەی شەستان 4 ملیۆن بۆشکە نەفت نافرۆشن چەکە ئامریکایی نێ لە بەردەستانە ئامریکای حیز لە حەریرا پایگای دانەنیاگە ئامریکا پایگای لە حەریرا بۆ دانیاگە داینیاگە ژەنە گشتتان حەچیشەوە بواتەوێ ئاوسیکە بۆچی دانیاگە وەچی دەردێگە خوا پایگای حەریر تا ئەمریکا هەڵوێست بگرێ بێژە شکر بۆ خوا و پەلامارە ئێمە نەدریاگە و نیروەکانە ئێمە فرە و حاڵیان خاسە دەی ئەمە کلکە ڕێوی وە دەمە تۆ هاوردن نییە کوڕە حیز تا ئێمە تەکانە خۆی نێژی ئەمریکا وا لە پشتمان ئێمە هاوپەیمانانی دەیسە نیشانیدا هاوپەیمانان لە تۆ گەواترە ئیستە ئێمە ئێشێ چه هەڵوێستێ بگرین حکوومەتە هەرێمە کوردستان دەستکەوت و کوردە یانێ شمول لە دەستکەوتە منیشەکە چۆنە گەوا باوک ئەم حکوومەتە هەرێمە هەر خەیر و بەرەکەتی کێز ئەڕواتۆ قمە سێوزەمینیە پەشەندیە وەناوە پێشڕەو دزەیی فلسێکی وەلای ئێمە نایە کوڕەخەر چۆنە مەنفعەتەکەی بۆ ئێوەس و فرمێسکڕژانەکەی و هەڵخستن و داخستن و هۆرەوتنەکەی بۆ ئێمەز چۆن کاورای حیزە گەوا باوکێ بە 2 ملیارد دۆلار سەروەتۆ خەڵکە سڤیلە وەڵا ئەو خەڵکە سڤیلوێ من خەڵکم مەڤیلم چۆن خەڵکە سڤیلە کاورا 2 ملیارد دۆلار سەروەتی هەز یانێ مەجموعەیە لە شەبەکە و ڕەوابەتی دانیاگە مەجموعەیە لە کۆمپانی دانیاگە لە ناو بازرگانیە نێودەوڵەتی و خەتە قاچاخا دەسی هەز مووی ڕەگ لە دوای مووی ڕەگی دروست کردگە چۆن ئەمە خەڵکە سڤیلە و منیش خەڵکە سڤیلم چۆن دادە ئێوە حیزە ئەکەن چۆن 2 ملیارد دۆلار پوڵ دەرتێرن وە چی دەرتی 2 ملیارد دۆلار دەئیستە دەوڵەتە ئێرانی خەڵکە سڤیلی کوشتگە ئۆکە دەوڵەتە ئێرانی مەحکومە و گۆ قەوری باوکی ساحەوی دەوڵەتە ئێرانی و تەرۆریستە چ گوویەگە خۆی باوەڕەکەی حکوومەتە ئیقلیمە کوردستان فریای بۆ من تێرێ تۆ لە عێراقا پۆفیوز 2 حکوومەتی بەغا حکوومەتێکە تۆش حکوومەتێکی ئەمە 2 حکوومەت وەیەکۆ کوڕە حیز 2 حکوومەت چارە حکوومەتە ئێران ناکە دەوڵەتە عێراق ئەرتشی هەست پارلەمانی هەست مەشروعیەتە نێودەوڵەتی هەست بوجە و پوڵی هەست چەکە ئەمریکای هەواپەیمای F-16 هەست وا ئێران نێسی مدەڕێعە و گولە نەبەرتان هەست تانکە ئەبرامستان هەست لە ئەقلیمە کوردستانە 300,000 قمپانە پێشمەرگەتان هەست چەکوە دەست عێراق ئێوە بەشێ لە عێراقن بەشێ لە سەروەریە خاکە عێراقن عێراق و ئێران خوێن وا لە بەینیانە 2 ملیۆن نەفەر ئینسان کوژیاگە ئێران تعەڕوزی کردگەوە دەخاڵەتی کردگە لە چارەنووسە مەردەمە عێراقا ئێوە چۆن وە 2 دەوڵەت ناتوانن جواوە ئێران بێنەوە ئێمڕۆ پاکستان سەفیرە ئێرانی ئیخراج کرد سەفیرە خۆیشی هاوردۆ بە ئێرانیش وتی ئەو حەقەی کە ئێمە تۆڵەتان لێ پسێنینەوە بۆمان کراوەیە دەوڵەتە ئێران کەوتە گوو خواردن چینیش هاتکە ئێژە بیکەن لە ڕێخوا گۆمەکە قوڵ مەکەن تۆ قالۆنچەیەکیش نهاتکە بەینەکە و ڕاحەیز ئیستە خەڵتێتە دەروێژی چی پێشڕەو دزەی تۆپیگە دەستی خۆش بێ دەوڵەتە ئێران نەک دەوڵەتە ئێران خەریکە پەیامتان بۆ هەنێرێ ئیقلیمە کوردستان
هیچێک نییە بێجگە لە مرکزە قاچاخە نێودەوڵەتی بۆ پولشویە یاڵەتە متحدەی ئەمریکا، دەوڵەتە تورکیە، دەوڵەتە ئێران و سەبوسوودکەکانی وەکو پەکەکە و پارتی و شەبەکەیە تەوزیع کالا هەناردەکردنە کالا و شەبەکەیە دۆلار مشتێ بەچە مزەلەفە تو لە یەهودیتان بەناوە تاجر داگەسە دەرەوە بە ملیارد دەرامەت گشتیان وانە ژێرە دەسە کارتە لە سوپای پاسدارانە کلکە زیاو بکەی وە ساڕۆخە کە نەقمە حاڵیت بوو ئیستە کێ گشتی لێ قۆمیاگە وڵا تۆ لێ قۆمیاگە ئەمە نشان ئەدا ئەو بێشەرەفەی وا بەڕاند گەورە بووگە و ملیۆن دۆلار وا لە ژێر دەسیا وا من لە دیبەیتەکانە پێشووتر وتم حەقە خەڵکە کوردە ڕوتیان کاتۆ بیان تۆپێنێ وە زەبت ماڵیان بکە حەقە ئێمەس وەیکەین ئێستا دەوڵەتە ئێرانی ساڵۆخی کردەوە قنە یەکێکیانە جالبە کاورا و کەرەم و کەنیشکە بچووکەکەی کوژیاگەن دەڵەکەی ژنی و کوڕە میراسخۆرەکەی نەکوژیاگە لە یەک ماڵە عەجەب چۆنە دوو پیاگ و کەنیشکێکی 6 مانگە کوژیاگە دەڵە میراتخۆرەکەی ژنی و کوڕەکەی میراتخۆری نەکوژیاگن ئیستا ئێوە زیقە چیتان کردگە زیقە ئەوتانە کردگە هەرچی تفەنگچی وە دەستانوێت دەوڵەتە ئێران سپاهە پاسدارانە قاچاقچی کسرە کارترە قاچاقە خاوەنیانەس بە مەشروعیەتە نێودەوڵەتی بە ملیاردها دۆلار سەروەت بە هەبوونە خاکە گەورەیەک بەناوە خاکە ئێران بە جەولانە منتەقەی لەگەڵ قاچاقچیانە ئامریکایی و دەوڵەتە ئەمریکا و دەوڵەتە تورکیە خەریکە تەڕاتێنە لە جەهانە ئیستە سپا پاسدارانیژە کۆڕاحیز وە موشەکلێت ئەدەم ئیستا حکوومەتە ئیقلیم 2 ملیارد دۆلار کاورا سەروەتی بوو نەی ئەتوانی سامانەیە موشەکیە دفاعی بۆ خۆی بسێنێت لە بازاڕە ڕەشەوە بە 100 ملیۆن دۆلار نەیەتوانێ و کارە بکە لە سوحاوە بۆ خۆتان خۆپوتان فرەس بڕۆن لە بازاڕە ڕەشە ڕووسیە بازاڕە ڕەشە ئوکراین واوتیان ساڕۆخەکانە ئوکراین لە غەزە بوو بڕۆن بۆ خۆتان یەکێ سیستەمە دفاع موشەکیە بسێنن کۆڕە قاحبەتۆ لە هەر کوێتێ تێگیرێژی مەچارە کەس ناکەین ژێر دەریایمان نیە و درۆنمان نیە و بەڕاستی شەڕی درۆنە و شەڕی ساڕۆخە و باوەڕەکەی تۆ پەناوە من تێری و 400 ملیارد دۆلار پوڵت زیاگۆ 400 ملیارد دۆلار دەوڵەتە ئێران 1,750,000 بۆشکە نەفت بە قاچاق ئەفرۆشێ ئێوە 4,800,000 بۆشکە نەفت بە ئازاد بە ئاشکارای عالەم لە ڕۆژە ڕۆشنا ئەفرۆشن چۆنە ئیستێچە سوالکەرە دەوڵەتە ئێرانن چۆنە ئیستێشە دەوڵەتە ئێران چەمەدان دۆلارتان پێدا کوڕە قەحبەینە ئێوە دۆلاری لە دەستاندا ناکەفی ها چۆنە ئیستە من بۆچی ئێشێ بێم هەڵخەم و قنگی تۆ بپارێزیت ئەر دەوڵەتە ئێران ڕاز ئەکا یەکێ موشەکی ئەکاوە قنگی یەکتانۆ وا خۆتان نەوبن و ساحێوە پوڵ ئێوەیان کردگەوە ساحێوە پوڵ تاگراکەوت ئیستە زیقتان کردگە دەوڵەتە ئێران هەر وەختێ مەیری بێ ساڕۆخە کاتەقمتان دەوڵەتە ئێران لە ئێوە گەواوتر ئەگەر زیاتر نەکاتەقمتان ئیستە پێتان بەری خوار جمهوری ئیسلامی زۆردارە دەی جمهوری ئیسلامی دنیا تەنەفوری لێکا ئەمریکا قینی لێتی ئەمریکا وەکو حیز لە حەریریە دانیشکە سوارە ژنەکانتان ئەوێت دەوڵەتە ئێران تەڕاتێن ئەکات دادەی ڕۆڵە مەچەکە قارەمانانە بەنە سەرۆ إعلام الشر عليه دولة إيران بكن إيران منزوية دنيا قماروي داقة دنيا قيني ليتد تويش بعنوان حق مشروعي كاستوال الدستا إعلام كسرورية خاك إيراق لبين شوغا دولة إيران تيروري كردغا منال الششمان غي كشتغا إعلام الجنگ عليه دولة إيران بكن تا دنيا بيتا بشتان بێشەرەف تۆ لە حکوومەتە ئیقلیما زاتە نییە گوو بخۆی گەرەکتە خەڵکی بێریتە ناو خیابانەکانە ئەربیل بۆت بێژی ئەگرا ئەربیلە بیلەس من وەختە خۆی پێتانم وت دەوڵەتە ئیقلیمە کوردستان تووشە مەرگە سیاسی بووگە ئێوە ماگن و مشتێ جندەی پوڵدزە بەرساختەیە دەسە دەوڵەتانە منتەقە ئێوە پێتان وایە لە دەسە ئێمە دەرەچن وەختی جیکجیکە مەسوونەت بود فکر زەمەسوونەت بود چۆنە ئیستە ئەو خوێڕیەی کوڕە پەشدەرە پێشڕەوە کێز ماگەسۆ میراتە باوکە گەوادەکەی ئەوات لە بهترین کالەجا دەرس ئەخوێنێ بهترین امکاناتە ماڵی هەز پێ ئەنێ بەسەرە هەرچی خەڵکو ئەم تڕنە لەو موشەکبارانە بکوژیای خەڵکە سڤیل کوژیاگە
جدا مناڵە ئەو مناڵە من هەرتکیان وەیەکۆ سڤیلن چۆن سڤیلین ئەو دەسی هەز لە یاسادانیان و ئەو دەسی هەز لە گەماروەیە کە بەسەر منادانریاگە و ئەو دەسی لە فەسادە مطلقە ئیجتماعیە هەس و ئەو دەسی لە دزینە پارویە بەردەمە مناڵە من و فەقر و چارەڕەشی و برسیەتی و کۆیلێتی مناڵە من هەست چۆن ئەو ئیستە سەهم ناوا لە ئەرسە باوکە گەوادی نەکۆنە تۆ فکرەکەی بەیانی دووبیانی ئێوە بگرین مناڵەکانتان دەرەچێت مەسەڵەن خۆ هەڵی ناگرێ و مکڕ فڵانە کەسە و خو گوناحێکی نەکردە گوناحێکی نەکردە نەوین لە کلکی فڕێدەین ئەولاوە ئەوەی زەبتە ماڵە لێ ئەەکەین ئەویش بڕاتە ناوە خیابان بەخۆی کلێنێکس بفرۆشیت هاڵیت بوو تۆ ناتوانی بە شۆهرەتە باوکە بخۆی مدپانکەیت و حیزە بکەیت و دابێژی عقوباتی ناگرم چۆن عقوباتی ناگری تۆ پوڵە ملیۆن مەردەمە لەگرا خواردەگە کردت تەسۆشەوە پەردە بۆ خۆت و بۆ مناڵە حیزەکانە چۆن فکرەکە ئەمانە سڤیلن مناڵە منیش سڤیلە تاگراد و قەرانیتان کەوت ئەوەی حیزە بە دیارە دەوڵەتە ئێران و حکوومەتە ئیقلیمۆ ئەکا کوردواتەنی دایکی درۆ نەگاگە قاح بە باوک بڕۆ خۆ بتەقێنەوە لە تارانە ئەخۆ ناوسکردنەوە ڕیاگە TNTە تۆیش هەسە فیشەکە تۆیش هەسە چۆن ئەو ئێرادەی هەست قامک ئەنێ بە موشەکە ڕۆڵە تۆ موشەکە دنیا و پێبەن ئەو خایەتە نییە قامک بنێ بە دوکمەکەیە تەقاندنە موشەکێ مهم نییە تەبعات دوای قبولکەی مهمە تۆ خایەت نییە تەبعات بەعدی تەحملکەی کەوت تۆ ئارتەشە ناتۆیشێ پێبەن چون حیزگای یاگی دائیمەن بیر لەوەکەی تۆ یەکێ تەپاداتە سەرقمە چون تۆ خۆت دروست نەکردەگە تۆیان دروست کردەگە تۆ بە شەوکەت و بە لیاقەت بەگرا نەگەیگی هەڵی هەی لە پشت سیارەی دەرع و کاخە گەورە خۆت دانی کوڕە قەحوە کاخەکەی پێشڕە و کەمە ما تەحتە تەکتەکتان خواردە بڕۆیسە لە مەسیف سەلاحەدینە پاڵی پێبەرە و لە دەباشان پاڵ بەرە و بێژە کوڕ نییە هەر وەختی ئێرادەیان کرد حەزبەکە دەسەنین و قامکەکە وەکو ئاوی خواردن حەزوە کرد فاسد حاڵیت بوو ئەمە لەمە و ئەمما بازیە جمهوریە ئیسلامی و ئیسرائیل و ئەمریکا دەیمن ئەگەر دوژمنە ئائیستە من دوژمنە دەوڵەتە ئێرانم دەروە شوێنە ئەوە ئەگەڕێم کەسێ دژایەتی دەوڵەتە ئێران و حکوومەتە ئیقلیم و کوردستان و فاسدانە منتەقە بکە دەوڵەتە ئەمریکا ئەگەر دوژمنە ئێرانە ئیستە بۆ لەم فرسەتە ئیستفادە ناکە دەوڵەتە ئێران حەقە حاکمیەتە وڵاتێکی ترکەوە لە ژێرە قەیومیەتە دەوڵەتە ئەمریکا پێشێلی کردگە و قەوڵە ئێوە بازرگانی کوشتگە دادەی ئیستە وەختێسی دەوڵەتە ئەمریکا چوار سوارەخ بگرێتە قنە ئێران دادەی کورە تۆ گەورەترین عملیاتە دەوڵەتە ئێران و کۆڕ ڕاحیست تەرۆرکردن قاسم سولەیمانیە کە معلوم نییە قاسم سولەیمانی تەرۆر کریاگە یانە گونێک و دەستێکیان نیشانە ئێمەدا دێو کاریشی خۆ منیشی توانم بیکەم دەو کارە منیشی توانم بیکەم ئیتر ئەمریکای نەگەرەکە و CIA نەگەرەکە و تریلیۆن دلار سروەتی نەگەرەکە و 500 میلیۆن نەفەر جەمیەتی نەگەرەکە منیشی توانم بەم لە کاورا بیکوژم کارێکی نییە دادە ئێستا ئەمریکا بە نێرەکەری 2 سارۆخ بنێت بە خیابانە پاستۆرە جمهوری ئیسلامی وە لە تاران دادەی بە نێرەکەری بابەگیانەوە کەی ئەڕۆنە دوا لە حەپەحپاکە ئەکەون کەی باوەڕەکەی زیقتان کردگە یا خۆتان ئەم هەتیوتانە داگەسۆ کوشت وتکتانە بێن بابم بە سارۆخ بین لەقنی و ئێمەش تێنە دەرەوە تۆزی ئەگرین و ئێژن خۆ هەڵی ناگرن و دەوڵەتە ئێران و ئەی بۆ واکونشت جددیە نیشان نادەن سارۆخەکە نزیکە قمە خۆتان بووگەها ئەمە پێتانێژێ دەوڵەتە ئێران هەر وەختی ئێرادە بکە لە ژێرە ئێرادەی دەربچن لە کارترە قاچاق سپای پازداران دەربچن سارۆخە کاتۆ قمتانە لە مەسیڤیش دانیشتووی کاتۆ قمدا وفتات دەیستە تۆ چۆن پارێزگاری لە خۆت ناکەی چۆن نایکەی تەمامە ئەمامەوێت تا متەوەجه بووی نەکەویتە بازیە ئەوانەی وانە ناو منتەقایمە بازیە کەس ناکەوین قینتان تێ لە یەکتری خوای ئەکرقنی یەکتریتان ئەدڕی دا ئێوە دژمنایەتیەکە تۆزی ئاشکار بکەن با ئێمە بوێنین واقعا نەمایش نییە و ئێوە واقعا خەریکن قنە خۆتان دفاعەکەن کورە ڕۆڵە تۆ قنە خۆ ناپارێزی منە پارێزی چی ترتان پێ بکە ئەحیانەن دەمتانەکرێتەوە
كل الرولة نشكوي عراقي بونت هس نشكوي كرد بونت هس دحفيت الشر إيراني وعراقي دروس نكيها مثل زمين كردوارها چون بروي تناو الشر إيراني وعراقي أدوري رولة تو بي ناسيوناليزمي إيراني ناسيوناليزمي هز تو استقح بي جير دس إيراني أو سوار ملبوغا شر إيراني وعراقي نكيها چون تو بياغني بروي تجير چمك عراق چمك عراق روليكي وكو سيد الرئيسي قرأك نبشتي بيسي نقم دريكي وكو تو حالید بو نچیت جیره باره چونکو کردیشا باسه کرد نکیها لذا ایمه تقسیم بر ایرانی و عراقی نکیها چون اگر تقسیمان که بر ایرانی و عراقی بوانیه دولش فروشیان هنارگسا حولیر تو خوتو کیانکت و دولتکت و وجودکت وانا جیر لاق ایرانیه او بازیه نکیها بمردم ایمه او بازیه نکی تو هیچ شکوی عراقی بونه کنیه قحبی عراقیت اگر دولت ایران جنده بو ایوه اهنیری ایوه پیاگکانشتان قحبی ایرانه پس نروی تناو بازی ایرانی و عراقی ها اگر سرزمین کردوار اگر گشتی کرده و ایوه مشتی بنجولکی هاوردن که هات کن مردم کرد نابود کن و سرزمین کردوار نابود کن افتاد ام بازی ایران و عراقی بنین کنارو دحفیکی تریش کری گوانه وینم بناو حکومت اقلیم و بشه لدولت عراقی قصب کیها بعنوان بشه لدولت عراقی قصب کی کور قحبه ایوه قحبه جیره دست دولت ایران اما افتخارك ان دولت ایران سوارق ایوه بوگه دحفی ترنیتو بشه لعراق بویتو ایوه عراقی بونو اما کرد ایران بوینو بعد من سینه بو تو بکتم لبشه کرد بازیاها تو یا عراقیت یا کردی کامیان اما یا کردین یا ایرانین اگر کردین او جار حیزه وکو تو اشی درکفی لکویاتگه اگر ایرانین دسمان خوشوی خواستان پیکین مشتی عراقی حیز کامیان هوا بشیری نمایشات عراقی بازی و کرد بازی دو فاکتو ایرانی بازی و کرد بازی دو فاکتو انینا کنارو تواو بو آخیز کردوار سربخو امانی تواو کرد هر وکیکیش دستیان خوش بچمانی سپای پاسداران لئیمه فرمانوا چوار روش پیشوتمان هرچی قنفوتیه کریاگه خوینیان مباح روتیان کنو بیان توپینن سی روژی پێنەچوو سپای پاسداران موشکی کردو قنە پێشڕەوە ئومیدوارم بیکاتۆ قنە تەکتەکی ترتانە تا مەچەکە ئێمەیش بۆیان وازەوی متوجه بووی خاص متوجه بووی تەکیکیا تەرەفی قوزە قوز نەکەی ڕۆڵە کەروە بارە ئەسڵەحەوە و پێوێ گورکەرەی خوات پێتوانەیە سەرکە دۆلارە دانیاگە و سەرکە دۆلارە هەرتۆ کونیەکەها ناوکاتۆ پیاکها وەنەو شەو سەیارەی دەرعنات کاتۆ پیاگ ڕۆڵەی گەرەکە پیاگوێت قەحبەکانە حکوومەتە هەرێم ڕووداری نەکەنها بانەیەش بە سپای پاسداران دوو سارۆخی تر بکاوە قنە ڕەهبەرەکەتان قوزە قوز نەکەی دەڵە قەحبەی حیز ڕووداری نەکەی ها بەچکە عێراقی نەیکەی ها دەڵە پارتی دەڵە یەکێتی هەواستان بوێت ها وڵاچمانی لە قەزوەی بەدر هاتبن و خالد بنە وەلیدن مشتێ حیزە بنە جوولەکە ئەوەی تاگرا من باسم کرد نیشان ئەدا ئەمانە ڕەبتیان بە ئێمەی کورد نییە جەهانیان ڕەبتی بە ئێمە نییە هاتگن مردمە ئێمە وەکو خۆیان سەخیف دروستکەن دەسی بێ دەسەڵاتمان و چاری کەس ناکەین و نەتوانین و من استدلالە مخالفی موت تۆ ئەگەر عێراقی ویت لەسەر شکۆ و ناسیۆنالیزمە عروبە ئەوێسی و لە تەکە ئێرانە مەجووسا دەرەکەوی ئەگەر عێراقی نییە کوڕەحیز حەقە نییە چونکە عێراق بگریتە دەسۆ ئەگەر کوردی ئێشێ وەکو کورد خاوەن شکۆ و گەورەویت و ئیجازە نەدەی هیچ کەسێ تەعەدات بکات ئەگەر کوردیش نییە بەچکە حیز ئێشێ تەکلیفە مشەخەسکەن ساڕۆخ بکەنە قنت تەکتەکتان تاگرا متوجه بوين اگر تاگرا متوجه بوين تكليف ايوه مشخصة آخر پایانتان و تواوبونتان اما اکتبر کۆتاییە
تمام أم اتفاقاتاني كأكويت بر داستانه كمشخص أكا ورد أم دسبر أخوا حزور آخيز كردوار سبخو كبحزاران هزار إنسان كردي دروس كردقه لما قطع دروست تاريخي أبوغا ولما قطع دروست تاريخي توازن هيزا كانتان أشكينيت وإشكينيت حكومة حليم كردستان تواو بوغا دميك إستا تكتك قحبة رانت خورة برساخت مليار دراكان يا إيمة دار أكينا آسين تانو أتان توبينين يا أرباب قورتان إيوة إكسباير بوغن وعديكتان إشي لأبوا عديكي ترتان دابنيت رولا بچك بفوفيوزا كان حكومة هريم بشرفتر قاندرتر كونيتر لأيوة لدنيانية رولا استحرب برشاو واقع كأمس إيران بنج بوشكي كرغو قنع حكومة هريمتا وردو درستان استيشي بري قوايب كان كولتان يعمتان بي قبول مكري دادي قبولي نكب زانم شقوية بخوي كل رحيز إيشي بيتي قسكانم راسه إيشتان بيقا أوي من نشاني أدم إيوة قوادن بيتان ناخوشة بو بيتان ناخوشة شغل آبا وأجدادي تانا بابا جان إيوة قوادية كان والله فبا خلقكي خومان سوارتان بوي خير بو خويش نبو درويش أجر قواني نشان بقواني دادي دو نفرتان بترازي كور راح يزدم نكيتو شو من جافي قسا كان فكر كي من وكتو حيزمها وافك نكيتوها أجر فرش حامة تحس نيت الجيرة قل خاقانيا حرشي شوا آوستان بكا بسوزاكو بأيد واكونش نشان بنادي أدي رد فعل نشان به داي قحبتو ودو مليار دولار ودولة إيران أكا وقنه خريبوي يقران أرزشينيه خرج موشككي 40,000 دولاريه بجكا هتي والسوال كر تخم حكومة إقليمي تولا كان قوادة يكيتي وبارتي خاص قريا وقيانتا قرقتا حكمي كي تربم سعاد وسارو خي تركن وقتنتان والله جي تو قوزيديو ما ميزاني تو قايرياجيو استخو تكيني تو يجيلي من قوميا إما يشخو ما بشارينو بوخو ما بشارينو برو فكري وحالق نخوات بكا خاص تالي نقومي روليان أما حكاية ما جراي حولير بو وردو درسيان لم روجانة بر أخوان هر کەسێکیان گەرێکی ڕووداری بکە بەشێ لە سپا بدزێ دارە کاتە ئاسینی سپا زیقیشیان کردگە تۆقیاگن قەح بە بەرساختەکانە حکوومەتە ئیقلیم دروستکریاگەکانە دەسە دەوڵەتان و منتەقە بابا ئامریکایشتان بنێن لە خۆتان خاص جواوتانی داوتی خوا هەری ناگری و نەیانداگەر لە ئێمە و ئێمە گشتمان ساڵمین و قەیناکاویتر و ئەوانە ئەتۆپێن با بتۆپین و ئێمە ڕەبتێکی نییە ئەمە ئەم بازیە بوو ئومیدوارم خەڵکە ئێمە یەکبار بۆ هەمیشە بزانین لە کوێوە هیدایەتی ئەکەن و لە کوێ ئێشێ هەڵوێستە دروست بگرێت ئاغایانە حکوومەتە هەرێمە کوردستان بە نەزەرە من هەنێ ڕۆنە حەیوانی بسێنن خاص دەرەقتان چەورکەن ئەگەر سارۆخ پێتان ناڕووی فرە ئێشینەیت نایەوە خۆش